سناپت هەیە؟ جابن لەبەر نووسین مەجای سناپ و مناپم هەیە کاک ڕەشید. کارتی زانیاریت هەیە؟ هەمە. نا بۆی مەگەڕێ نامەوێ. باشە معقول چییە تۆ کارتی زانیاریت هەیە و سناپت نییە؟ کاک ڕەشی ڕەجال یەکەم چ ڕەبتی بەیەکەوە هەیە ئەو دووشتە؟ کاکەسە لە وڵاتی ئەگەر کارتی زانیاریت هەبێ و سناپت نەبێ گویا مرۆڤێکی مردووبی. یعنی من ئەو چەند ساڵە خەریکی ئەو کتێبە بووم. یعنی ڕەنجم بەزایە چوو؟ ئێستا یەک پرسیارەتر لێکەم. ئینستا و فەیسبوک چەند فۆلۆوەرس هەیە؟ 1050. گورە بابە نووسەر هاتووەتە ئێرە 100 هەیە جواب نەداوەتەوە. ئەوە تۆڵی چی؟ تۆ باسی چیەکەی؟ یعنی ئێستا بۆم چاپ ناکەی؟ کاکە گیان بڕۆ فۆلۆوەرز بکە بە 500 وەرەوە لە خزمەتان بەسەر چاو بەرەکەم. من لە ماڵەوە دانیشم هەتا فۆڵۆم نەگاتە 500. کتێبەکە نەهێنم بۆ جەنابەت چاپیکەی؟ بەڵێ. یعنی ئەو 4 ساڵەی من بەزایە ڕۆی؟ هەمووی ڕۆی. ئەی ئەم کتێبانە خوێنم بوو بە ئەو فت. علم و معرفە لا ئێوە سناپچات بوویمە؟ ئێستا باوی ئەمەیە کێ کتێبە خوێنێتەوە؟ ئەوە؟ ئەی چۆن؟ قەی ناکە چاپی مەکە. خوا هەم قەدرە قوبوڵ نەکات. بۆم چاپ مەکەن قەی چەکەس بە شوێنێکی گا. بەس ئیشەڵڵا خوا حەقتان لێکاتەوە ئێوە کتێبەی من. باشە. ئیشەڵڵا ڕۆژە مەطبعەکەەوە سووتێ تۆ پەڕ و باڵێ بەمووی سووتێت و ناگەیتە ئێمەرجنسێکەس. ئەمرن نەمێنێ ڕەشە ناشرین. وەرە بڕۆ 1050. ئەڵێم. بەڵە کاکە کتابی ئەوەی ئیکلۆجیکل. ئەوەی نوکتە خۆشەکان قسە خۆشەکان بەڵێ 3000 نسخەی لێ چاپکە کاکە. دەی پێت نەڵێمەوە. 3000 نسخەی جیکل و فیکل ها ئاخر ئەوە لە من لە نووسەرێکی مهمی وەکو من مهمترا؟ کاکە دەبڕۆ بۆرەکمان بەردا دەبێت لێ شکارەکانمان بکەین. جیکل و فیکل. های دەبڕۆ وازمان لێ بێنە. باش. جان بەخێرەی باشی خۆشەویستەکەم هیچ باش نیم. بۆ باشنی کەسم وەزم زۆر خراپە. قەوماوە کتێبەکەم بردووەڵە بۆ بڵا ناکەینەوە. هەر لەبەر خۆت ناڕاتەکەی بۆ کەمە؟ ئیجارەوانە لێرەدانی دەستت شکا. ناتوانم ڕوحمە چۆن ڕوح داهەنرێت. ژیانی تۆ ڕۆحی تۆ ئەمنم. تۆ ڕوحی منی بەڵام ئەمانەش کوولەکەی ڕوحی منن. خۆشەویستم دەتەوێت ڕزگارت بکەم لەو کتێبانە؟ ئەرە وەڵی خێری شتەکە بە قورئان. تا جوان جۆڕاگرە دێنێ و چۆنێ و سۆشیال میدیای. یعنی من واز لە عیلم و معریفە بێنم بێ بە ناو سۆشیال میدیا ئەوەی کاڵێ ئەو میوەیە بخۆ شیرینە یەک پارچە ڤیتامینە بێ بۆ شتە قۆڕانە؟ تۆ نەتێش قسەکەم تەواو بێ. خۆ من ناڵم باز لەوانە بێنە. دەڵم بەرە نێو سۆشیال میدیا کار ڕەکلام بکە. لەوێ دەتوانی استفادە لەوانەش بکەیت بۆ خەڵک شێعر بڵێ جوان شتی جوانی پێ دروستکەی. مستحیلە سۆشیال میدیا من دوورم لێکۆ من کتێب لە منەوە نزیکە ڕۆحی منە من یەمە داوات کە باوکە زانی من کوڕێکی معریفیم کوڕێکم کتێبە خوێنمەوانێ کتێب ئەنووسم شتە نووسم یەکسەر بڕۆ پێشکەشە بێت. ئەیگە بام نەیدا؟ ئەی بینیت.